لە دوای ساڵی 2023ەوە لە سەرجەم هەڵبژاردنەکاندا کورد لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان براوەی یەکەم بووە. ڕووداوەکانی دوای ڕێفراندۆم تا ڕادەیەک پێگەی کوردی لەم ناوچانەدا لاواز کرد. بۆیە لایەنی عەرەبی و تورکمانی بە ئامانجی کەمکردنەوەی دەنگەکانی لە هەوڵی ڕێکەوتنن دژ بە کورد. دیارە دەیان اتفاقیاتی جۆرا و جۆر هەیە دژی ئەم شارە کە هەوڵ دەگرێت تەنانەت لایەنەکانی ترش ئەگەر بتوان عەرەب و تورکمانش یەک لز بن یاخود لە دوای ئەوە بکەونە ڕێکەوتنامەیەکی اتفاقی بە یەکەوە بۆی بتوان پۆستە زۆرینەکانی چی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە بەڕبژاردننی داهاتوو و چی ئەو بەبەتانەی ئەیانەوێت لە پەرلەمانی داهاتووی عێراق ئەگەر دەنگێکی زۆر بەدەستبێنن. بۆیە کورد دەبێت زیاتر لە جاران بە گروتینێکی زۆرەوە بۆ داکەی کورد لە مافی چارەنووسی خۆمان جارێککە بینەوە سەر سندوقی دەنگدان و پەیامی خۆمان دووباتکەینەوە بۆ کوردستانی بوونی ئەم شار و کوردبوونی خۆمان سوورکەین. لەبەرەوە تکاکەم خەرکی بە شەرەفی شاری کەرکووک هەمووتان بڕم بۆ دەنگدان لە ڕۆژی 12/5 ئەبێ سندوقەکان سندوقی دەنگدان پڕ بێ لە دەنگی ئێوە. ئەوەی هەڵبژاردننی ئەم جارە لە خولەکانی پێشوو جیا دەکاتەوە گرنگی بەشداریکردنی زۆرترین ڕێژەی کووردا تاکو دووبارە بیسەلمێنن ناوچە جێناکۆکەکان کوردستانین و دابڕێنراون. دیارە هەڵبژاردننی ئەم جارە بە نسبەت کەرکووک و کەرکووکەکانەوە زۆر چارەنووسسازە لەبەرەوەی ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراقا کورد لەم شارە تا حەدێکی زۆر حاکم بووە. ئێستاکە دیارە دوای ڕووداوەکانی مانگی دەی ساڵی ڕابردوو ئێستاکە وەزعەکە جیاوازە. بۆیە ئێستا عەرەب و تورکمان بە عەقڵێکی شۆڤینی و تۆرانی هاتنەتە گۆڕەپانەکەەوە بۆەوە بتوانن 50+1 ببن. بۆیە زۆر گرنگە کورد لەم هەڵبژاردنەیە زۆرترین خەڵک بواتە سەر سندوقەکانی دەنگدان. عەرەبە شۆڤێنستەکان و چێ تورکمانە شۆڤێنستەکان کە بەتەمای اتفاقێکی جێربەجێرن ینی ڕێکەوتنی جێربەجێریان هەیە بۆ ئەوەی کورد لە شاری کەرکووکا کەمینە بێیان ئەسڵەن بەرەو سندوقەکانی دەنگدان نەچێ ینی پیلانیان هەیە بۆ ئەوەی بتوانن ئەوەی لە خەوەکانیانە هەیە ئەوەی لە خەیاڵیانە هەیە بەسەر شاری کەرکووک و بەسەر کوردیا بێنن. بۆ ئەهمێتی ئینجارەی هەڵبژاردنەکان زۆر لە ئەهمێتی هەڵبژاردنەکانی ساڵانی ڕابردوو زۆر گرنگترا زۆر پێویسترا بۆیە پیرۆسترا. سەرکەوتنەکانی کورد لە خولەکانی ڕابردوو داوای کردووە لایەنە دژەکان بەردەوام لە هەوڵی پلانگێڕی دابن بۆ کەمکردنەوەی دەنجی کورد. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.